لە مانگی تەمووزی 2024ەوە ژمارەیەک خانەنشین کە 11 مانگە خانەنشین کراون تەنها موچەی 4 مانگیان پێدراوە و موچەی مانگەکانی دیکەیان ڕاگیراوە. یەکێتی خانەنشینانی شۆژداری بە حکوومەت دەدات و چەند داواکاریەک لەسەر موچە دەخاتە ڕوو. بەڵگەکان و ئامارەکانی ئۆپۆزیسیۆن و موچەی چەند مانگێکی ژمارەیەک لە خانەنشینانی دوای تەمووزی ساڵی 2024 وەکو لە یەکێک لە دروشمەکانان نووسراوە 11 مانگە خانەنشین بوون موچەی 4 مانگیان وەرگرتووە. لە کۆی 11 مانگ کەسێکی خانەنشین 4 مانگ موچە وەربگرێ ئەبێ چ جۆرە ژیانێ بەسەر بەرێ. لەبەرەوە داواکەین ئەوانەیش و ئەوانەیش کە لەو سێ مەوالیدەی کە لە سەرەتای ساڵی 2025دا خانەنشین بوون و موچەکانیان لە مانگی 5 قەتیس بووە بەهۆی درەنگتەوە بوونی مامەڵەکانیانەوە. بە زووترین کات موچەی ئەو 4 مانگەی ساڵی 2024 بەوان و موچەی ئەم 5-6 مانگەی ساڵی 2025 بەم بەڕێزانە بە زووترین کات بە لیستێکی تایبەت ڕاگەیەندرێت و بیاندرێتێ. خانەنشینان دەڵێن پێویستە یاسای ساڵی 2014 خانەنشینی یەکگرت و وەکو خۆی لە هەرێم جێبەجێ بکرێت و هاوکات تەوتین لە ڕێگای بانکە عێراقیەکانەوە بکرێت و لە سەرەتای مانگدا موچەی خانەنشینان دابەش بکرێت. ئەوەیە کە محکمەی ئیتیحادی ئیسای ئەوەیە کە ئەوێ داوا بکە لە حکوومەتی هەرێمی کوردستان ئیلتزاماتەکەی خۆی جێبەجێ بکە. ئەمان داوایان کردووە ئەوان وازانەکەم حکوومەتی عراقی کە ماعاشکان ناتێ بەڵام خۆی ئەویش مەرجیە مەرجەکان یەکێ لەوانەیە خۆی دابینکردنی مەسەلا دەرامەتی هەرێمی کوردستانە کە بەوەی کەدا ناوە سەی 50 بۆ بنێرن. دوایەوە دەستنیمکردنەوەی نەوتە تەوتینکردنەوە زۆر چرتە بۆ ئەوەی ئەو خانەنشینانە بۆ ئۆتەمانەوانەوە لە بەردەمی ئینەکانەوەتا. خانەنشینان داواش دەکەن لەو بڕەپارەی داوا کراوە لیان ببڕێت کە لە سەدادەیە و سەداسەی لەسەر هەرێمە لە سەڵاتداران ئەو لە سەداسەیە بخەنە ئەستۆی خۆیان کە لە ئێستادا بڕیارە لە خودی خانەنشین و موچەخۆران ببردرێت. گرفتی دواکەوتی موچە شارەسەر بکرێت و نابێت چیتر موچەخۆران بکرێنە قوربانی بەرژەوەندی حیزبی و شەخسیەکان.